27 ساڵ بەر لە ئێستا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕووداوێکی گرنگ لە باشووری کوردستان ڕوویدا بووە مێژوویەکی گەورە بۆ خەڵکی کوردستان. ئەویش بەڕێوەچوونی یەکەمین پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بوو. هاوڵاتیان بە ئومێدێکی زۆر و بەشداریان لە پرۆسەکە کرد. پێیان وابوو ئەو دامەزراوەیە دەبێتە سەرەتایەک بۆ بە دامەزراوەکردنی کوردستان. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش لە پەرلەمانی کوردستان دەڵێت لەبەر زاڵبوونی هەژبوونی حیزبە دەسەڵاتدارەکان بەسەر پەرلەمان تا ئێستا و دامەزراوەیە نەیتوانیوە و ئامانجانەی بهێنێتە دی کە لە پێناوی دامەزراو ئەدای کاری ڕاستەقینەی خۆی بکات. پارتی وێچێتی نەیانتوانی و نەشیان هێشت گەلی کورد لەمڕۆوە بەتای مافە یاسایی و ئاساییەکانی خۆی بگا. لەوەکە کاتێک کە پەرلەمان دروست دەکرێت ئەم پەرلەمانەی کە ئێستا هەیە چەند جار ئەم پەرلەمانەیە داگیر کراوە، چەند جار ئەم پەرلەمانەیە پەچی خراوە، چەند جار ئەم حکومەتێکە هەمانە کراوەتە دوو ئیدارە و بینای حکومەت داگیر کراوە و بەر تۆپ و هاوەندراوە. یعنی هەم نەیانتوانیوە هەم بەڕاستی نیان هێشتووە ئێمە ئەم مؤسساتانە بتوانن ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان لە کۆمەلگا ببینن. یاساکانی پەرلەمان و هەنگاوەکانی حکومەت مؤسساتەکانی ئەم حکومەت و ئەم دامەزران هەرێمی کوردستان تا ئەمڕۆژ زیاتر بۆ بەرژەوەندی حیزبەکانی خۆیانە لە حیزبەکانی خۆشیان ڕەنگە بۆ بەرژەوەندی تاقمێک بێ. خول دوای خولی پەرلەمانی کوردستان کێشەکانی پەرلەمان زیاتر دەبن و بربەستی زیاتر بۆ پەرلەمانی کوردستان لەلایەن لایەنە سیاسەکان دروست دەکرێت. ئەو دامەزراوەیە بێهێزتر دەبێت لە بەرامبەر جێبەجێکردنی ئەرکەکانی. پەرلەمانتارێکی خولی یەکەمی پەرلەمانیش دەڵێت تا ئێستا پەرلەمان نەیتوانیوە چاودێریی باشی حکوومەت و ئەو یاسایانەش بێت کە خۆی دەری کردووە. گلەیەکی گەورەشەی لەسەر پەرلەمانی کورد تا ئێستا نەیتوانێت چاودێری دەسەڵاتی جێبەجێبکردن بکە و بتوانێت ینی متابعی حکومەت بکە، متابعی ینی بەدواتە چوونی ئەو یاسانی بکە کە خۆشی دەری کردو، ینی پەرلەمان دەری کردو، هەتا ئەوەشی بە کەمتەر دەزاندرێ. بەڵام بە هەر حاڵ ینی بوونی پەرلەمان کاریگەری هەیە و ئەو خولانە یەک لە دوای یەک دەبواە زیاتر ئەزمون وەربگرن و زیاتر پەرلەمان بەرەو پێش بچی کەچی دەبینین پەرلەمان خۆی بە خۆی کێشەی دروست کردووە، خۆی تووشی چەندین کێشە بووە و پەرلەمان ینی شکستی هێناوە لە هەندە ئیش و کار و هەتا گەشت ئەوەی کە پەرلەمان دابخرێ و ئیشی نەبێ. تا ئێستا لە هەرێمی کوردستان 5 جار هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان کراوە، بەڵام پەرلەمان نەیتوانیوە لەو ماوە زۆرەدا دەستورێک بۆ هەرێم بنووسێتەوە. ئەمەش بە گەورەترین شکستی ئەو دامەزراوەیە دادەندرێت. بەنسبەت ئەگەر بڵێن چەند یاسایەکە یان دەرنەچووە یان پێویست بوو دەربچی مەثەلەن بۆ نمونە دستور زۆر گرنگ بوو، پێویست بوو لە پەرلەمان ئەوە چەند خولەکە تا ئێستا دەستورێکیان دەنگیان لەسەر بدابایە کە ڕەشنووسەکەمانیش حازرە. ئەگەر ئەو دەستورە هەبایە پێویستی نەدەکرد ئەو هەموو یاسایانە هەموو جارێ هەموار بکرێتەوە بێتەوە لەسەر ئەو دەستورە لەسەر بنەمای دەستور دەڕۆیشتن. دروستکردنی پەرلەمان دەستکەوتێکی گرنگ بوو بۆ باشووری کوردستان. ئەمەش دوای چەندین ساڵ لە ژێر دەستی و نەهامەتی و ئاوەرەی هاتە دی. دواتریش دروستکردنی حکوومەتی خۆماڵیشی بەدوا هات، بەڵام بەهۆی پێشخستنی بەرژەوەندی حیزبی و شەخصی پێش بەرژەوەندی گەل وای کرد پەرلەمان چەندین جار دووچاری شکاندنی شکۆ و داخستن و داگیرکردن بێتەوە کە لە کاتێکدا گەورەترین دامەزراوەی وڵاتە، بەڵام هیچ کاتێک هێزە باڵا دەستەکان ئەو دامەزراوەیان بە پیرۆز نەزانیوە و هەموو کات هەوڵیان داوە بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری بهێنن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.